بەڵێ عزیزان بەردەوام دەبین تەوەری کۆتایی پرۆگرام بازەوە دەکەین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگرانن لەوەی کە کەمترین کات بە شەعار وەردەگرن لەگەڵەوەشدا چەند مانگێکە بە شەعار بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراوە بۆ زانیاری هۆکاری کەمی بە شەعاری هاوڵاتیان و میکانیزمەکانی وارووا چارەسەرکردنەکانی تایبەت با دابشکردنی بە شەعار بەسەر هاوڵاتیاندا لە ڕێگەی بریکارەکانەوە میوانداری زۆر بەڕێز نەسرین محەممەد علی خان بەڕێوەبەری کۆمپانیەکانی دروستکراوی دانەوێڵی سلێمانی لە ستودیۆ بەیانی کوردستانی ئیسلامان ئامادەیە خاتون نەسرین سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی زۆر سپاس دەکەم سپاسی کەناڵەکەتان شەکەم بۆ دەرفەتێک لە نزیکەوە پێمان بەشرا بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە بێبەش نابن ئەوەی پێمان بکرێەوە هەوڵ و کۆشش خۆمان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقی فدرال هەوڵمان داوە بڕگەنم دابین بکەین بۆ هەر سێ پارێزگەکانی هەرێم و دەستیان پێکرۆ لە پێنجشەمەوە یعنی توانین بڵێن یعنی تا ئەمڕۆ 40 کرێلە گەیشتووە بۆ سلێمانی بەردەوامە بۆ هەولێر دۆکش تا دوێنێ 20 هاتووە بۆ دهۆک بۆ هەولێرش ئەسیارنە بەڕێوەن تا بتوانین قرەبووی ئەو ئاردەی کە دوا کەوتووە وەکو پارێزگەکانی عێراق کە خەتای وەزارەتی بازرگانی عێراق بە دڵنیایەوە لەبەرەوە ئەوان پەیوەستی ئەو بودجەی نەفەقاتی حاکیمەیە بڵێن هەرچی مەوادی خۆراک و پارەی جوتیاران و پارەی هاڕینی ئاش بڵێن هاڕینی کرێی دەستی ئاشەکان ئەبێ وەزارەتی بازرگانی عێراق وەزارەتی دارایی عێراق پابەندە بە پێدانی ئەو بڕەپارە. باشە خاتون نەسرین ئەو بڕە گەنمەی کە باستان کرد لێت تا ئێستا 40 بەرهەڵگر گەنم هاتۆتە هەرێمەوە ئەتوانێت چارەسەریەم بێ ئاردیا خودم بەشە ئاردەی کە بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکرێت لە ڕێگەی بریکارەکانەوە چارەسەریەوە بکات و گرفتە بکە بە دڵنیاییەوە چونکە ئەوە دەستی پێکەنی تر کاڵێم 40 یعنی بەردەوامە ئێمە لەسەر خەتین لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانی عێراقەوە لەگەڵ ڕێگەی پەرلەمانتەرانەکان خۆمانەوە ڕۆژانە بە بڵێن چرکە بە چرکە من مووقفیان بۆ نێرم یعنی ئەوە نەگەیشتووە ئەوە نەگەت لەسەر خەتە لەگەڵ وعدیشی داوە کە ئەو بڕە ئاردە کە دوا کەوتووە لەگەڵ ئەو بڕی خۆراکیشە بەردەوام بێ قرەبووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتەوە. باشە دیارە حکوومەتی عێراقی چەند پاساوێکی هەبووە بۆ دواکەوتنی ئەو بەشە ئاردە بۆ بریکارەکان هەرێمی کوردستان و دابەشکردنی بەسەر هاوڵاتیاندا ئەو پاساوانەی تا چەندێک لە جێی خۆی بوون هۆکار چی بوو کە پاساوەکانی بۆ شێوەیە بووە؟ بەڵێ یەکی لە هاوکارەکانی ئەوەی کە بڵێن تایبەتە بە هەر سێ پارێزگەکانی هەرێم جاران تا ئەمساڵ بڕێکیان دیاری کردبوو بۆ وەرگرتنی بڕی گەنم لە براجوتیارەکان لە کاتێکدا هەموو پارێزگەکانی عێراق فری ینی هەموو شتێکیان هەموو بڕەگەنمەکان وەرگیرا بەس بۆ کوردستان تهدیدیان کردبوو یان دیاریان کردبوو ئەوەش بەشی 3 مانگ گەنمی کرد یعنی ئەو گەنمەی کە وەرگیرا پار 73000 تن لە سلێمانی وەرگیرا بوو شتێکی زۆر کەم لە هەولێر دۆکش وەرگیرا بوو یعنی بەش 1 مانگ لە هەولێر دۆک بوو 3 مانگ لە سلێمانی ئەدو ئەوە ئەبێ بچین لە بەغدا بێنین بۆمان بیگوازنەوە لە پارێزگەکانی تر ئەوەیەکی لە هۆکارەکان بوو یعنی وەکو سنوورێکیان دانابوو بۆ بڕی وەرگرتنی گەنم لە جوتیاران بەڵام ئەمساڵ بەهۆی ئەم قەیرانی رووسیا و ئۆکرانیا و نەبوونی گەنم و بەیانێکیاندا بڵێن بریارێکیانداوە کە هەرچی بەرهەمی ئەمساڵ بێ لە براجوتیارەکان وەربگرن. باشە خاتون نەسرین و گرفتەی کە لە هەرێمی کوردستان هەر لە هەرێمی کوردستان هەبوو یاخود لە پارێزگەکانی عێراقیش هەمان گرفتە بوو کە بەشە ئارد بەسەر هاوڵاتیانە دابەش نەکرێت بەڕاستی بەس هەرێم بوو لەبەر ئەوە ئەو بڕەگەنمە کە لە ئیسا بڵێن دابەشەکەن لەسەر پارێزگەکانی عێراق بەشە ئاردی مانگی سێە سەدا 25 مانگی سێ وەرگیراوە بەڵام لە هەرێم سەدا 30 مانگی 1 وەرگیراوە باش ئەی سەخوان ئەزانن لەسەر خەتن یعنی لەگەڵمانە هەتاکو ئەو بڕەگەنم و ئاردەکە دوا کەوتووە قەرەبووی بکرێتەوە. باشە لە ڕووی کوالیتی و جۆری ئاردەکە ڕەنگە هەندێک کات کە ئاردەکە دابەش دەکرێت هاوڵاتیان بڵێن باش نییە ئەم ئاردی کە لە بریکارەکان وەری دەگرین لە ڕووی کوالیتی و جۆرەوە چۆن دڵنیایی دەدرێتە هاوڵاتیان؟ ئێمە ئەوە وەکو جۆری ئارد پابەندی ئەو بڕەگەنمین کە ئەیهاڕین ئێستا لە عێراق هەمووی سەدا 20 گەنمی ئوسترالی دابش دەکرێت لەگەڵ سەدا 80 خۆماڵی خۆمان ئەوە یەکێک لە هۆکارە ئاردەکە باش بێتەوە چونکە ئەو گەنمە خۆماڵیە کە چەند ساڵە تقریبا بڵێن 4 ساڵە لە عێراق بە هەموویەوە سەدا 100 هەڕاوە کوالیتی ئەو باشە نییە وەکو گەنمی ئوسترالی لەگەڵی تێکەڵکەی جاران سەدا 40 خۆماڵی دابشکرا لەگەڵ سەدا 60 ئوسترالی ئێستا ئەم مانگە من دڵنیای خەڵکەکەمەوە ئاردەکان نەفرۆشن بەڕاستی یعنی ئاردێکی باش دروستەکەین لەبەرەوە گەنمی ئەڵمانی هاتۆ گەنمی ئوسترالی لەگەڵە تێکەڵەکرێت لەگەڵ ئەو خۆماڵیە بەڵام ئەو خۆماڵیە یعنی کارگەری ڕێژەی گلۆتینی
کە لە گەنمی خۆماڵی هەیە زۆر کەمە ئەگە بەراوردی کەی لەگەڵ بڕی گەنمی سورالی یان ئەڵمانی ئەوەش جیاواز یعنی بە پلەیە. باشە جگە لەو کێشانەی کە پێشتر باست کرد لەو پاساوانی عراقەنانێرە یەکێکی تر لە گرفتەکان بە وەزارەتی بازرگانی نەبوو کە بڕی پێویستی گەنمی بۆ ئاشەکانی هەرێمی کوردستان نانار. بەڵێ یەکی لەوانەیە گڵێن تا ئێستا گەنمی نەناردووە ئەمە 2 ڕۆژ 3 ڕۆژ دەست پێکردووە گەنمی بەشە ئاردی مانگی یەک بۆمان دەنێرێ ئەوش بە هەوڵ کۆشی خۆمان زۆر هەوڵماندا و ئێوە هەوڵی زۆرتانیەوە تا و بڕگەن بنێرێت هەرێمی کوردستان پێتان وایە لە بەردەوامبوونی هەوڵەکانیەوە حکوومەتی عراقی بتوانێت بەردەوام لەگەڵ ئێوە بێت و بینێرێت دەبێت وابێت چونکەوان پێویستی ئەو موازنەن کە ساڵانە بڕێک پارەیان تەخسیس کردووە لە موازنەی اتحادی بە نەفقاتی حاکمە پێڵێن دەبێت خۆراک بۆمان دابینکە لە ڕێگەی وەزارەتی بازرگانی عێراقەوە ئەوان زیاتر یعنی پەیوەندی بەوەیە. باشە خاتونەستنی ئەو بەشە ئاردەی کە با بڵێن مانگەکانی پێشووتر ئەبوو بنێردرا و تایستە فەوتاوە چۆن قەرەبووی ناردنی ئەم بەشە ئاردانە دەکرنەوە دەتوانن ناڵێم لە پێنجشەمە دەستیان پێکردووە بڕی زۆر گەنمەنێرن بەڵام کێشەکەمان لەکوێیە ئێستا ئەو بڕە گەنمیان ناردووە گەنمی هاوردەیە ناهێڵن 100% بیهارن بیدەن بە هاوڵاتیان ئەڵێ چاوەڕێکەن تاک بڕی تر بۆتان لە شارەکانی تر بگوازینەوە بۆ ئێرە محەلی بڵێن ینی خۆماڵی تا تێکەڵ بکرێت. ئێستا لەسەر خەتی لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانی وتومانە ئەو بار هەڵگرانە کە ئەینێری بۆ ئەو باخیرانە کە گەنمی ئەڵمانی هێناوە دەتوانی بڕێکی بنێری بۆ پارێزگەکانی تر گەنمی خۆماڵی بۆمان بگوازنەوە بۆ هەرێم هەتاکو بتوانێت زووترین کات ئەو ئاردە بهڕین و ئەو گەنمە بهڕین بینێنێ بۆ هاوڵاتیان لەسەر خەتین لەگەڵیان کات ئێستا ئێوە چاوەڕێکەنە و بڕەگەنمە بێت هەرێمی کوردستان بۆی تێکەڵ بکرێت لەگەڵ ئاردەکانی ترەوەنجا بەسەر هاوڵاتیانە دابش بکرێت بڵێ لەبەر ئەوە خۆمان دوا ئەکەوین لە وەرزی دروێن دایان زیاتر لە مانگی 6 دەست پێکەن بە وەرگرتنی گەنمی جوتیارەکانی خۆمان ناتوانین تا ئەو کاتە چاوەڕێکن ئەگەر گەنمی هاوردەمان هەیە خۆ تا مانگی 6 چاوەڕێ ناکەین دەبێت ئەوان بۆمان قەرەبوومان بکەنەوە بڕی گەنمی خۆیان بۆمان بدەن. باشە لێستا داوشکە ساڵی ڕاگەنراوە لە زۆربەی ناوچە و باز لەوەژەکرێ کە مەترسی لەسەر گەنم هەیە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان نەتوان ڕاگەنمێکی زۆر باش یاخۆت بە پێی پێویست بەرهەم بهێنرێ و کاتە چی دەکرێت هەر ئێمە پابەندی بەغدادین ئەبێ بۆمان ینی دابینیکە وەکو حاڵمان حەڵ پارێزگەکانی عێراق لە هەر شوێن بێ بۆمان حاڵمان حەڵ ئەوانە ناڵێم ئێستا ئەو دووماگە کە دوا کەوتین هەر ئەوە خوانێتە سەر خەت ئەبێ پابەند بن و قەرەبوومان بکەنەوە. باشە خاتونەسرین بابەتێکی دیکە هەیە ئەو بڕە ئاردەی کە دەنێردرێتە هەرێمی کوردستان لە ڕێگەی بریکارەکانەوە دابش دەکرێت بڕێن بە پێی پێویست پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە بۆ هاوڵاتی پڕ دەکاتەوە بەڵام وەکو پێویست نەخێ لەبەر ئەوە ئێمە فڕنانەوەمان هەیە ئەوانش پێویستیان بە ئاردی سفرە ئاردی بریکاریان نایێنێ ئێمە بەس بۆ هاوڵاتی 180 بە 120 ئەو ئاردە يعني ئەو گەنمە هاڕین 180 ئاردا 120 کەپەکە بەڵام بۆ ئاردی سفر دەبێت 170 بەسی بێ ئەو ئاردا ینی پەیوەندی بە تاقی تەموینی نییە دوو کۆمپانیا گەورە بڵێن ئێستا حالیان ئاشیان دروست کردووە کۆمپانیا قەیوان و خۆشناو ئەوان پابەندی بڕی گەنمی دەرەوە توانن بێنن لەگەڵ ئەوی براجوتەران کە وەری ناگرێ حکوومەتی عێراق ئەتوان بیکەن بە ئاردی سفر و پێداویستیەکانمان پڕکەنەوە. باشە باس لەوە کرد کە پێشتر ئەو بڕەگەنمەی کە هەنێردرا بۆ هەرێمی کوردستان دیاریکراو بوو بەڵام لێستادا لەبەرەوەی ئەزانین کە ماوەیەکی زۆرە نەگەنێردراوە ڕۆژانە ئەنێردرێت ئەم ڕۆژانە ناردنە هەتا و کاتێک کام پێداویستی هاوڵاتیان پڕکاتەوە ڕۆژانە ئەنێردرێت یاخود واتە لە دواترا بەپێی بەرنامە دیسان ئەنێردرێتەوە یاخود چۆنە هەیە بێت بڵێ ئەوان خوان پلانێکیان هەیە مانگانە پێڵێن الخطە شەهریە ئەبێ ئەوەنە گەنم بگاتە هەر پارێزگایەک لە پارێزگەکانی عێراق ئێمەش هەر سێ پارێزگەکان پابەندی ئەو خوتەین بۆمان دابن کە دوا کەوتین ئیتر ئێمە هەوڵی خۆمان دێن زووترین کات بۆمان گەنم بێنن ئیتر ئەیسە لەسەر ناڵێم لەسەر خەتی لەگەڵیانە ئەو بڕە گەنمە کە دوومانگە دوا کەوتین ئەبێ بۆمان قەرەبووی کە باشە خات نەسرین دیارە زۆر کات لە ناردنی ئەو بەشە داهاتوو با بڵێن خۆراکێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانە هەیە لە بڕیارەکان پاشگەز دەبنەوە حکوومەتی عێراقی ئەگەر بێت و جارێکی دیکە ئەو هەنگاوی پێشووتر کە ڕاگیرابوو لە ناردنی بەشە ئارد دووبارە بێتەوە هەنگاوی جدیتر تایبەت بە چارەسەرکردنی ئەم کێشەیە چی دەبێت لەلایەن هەرێمی کوردستانەوە وەکو هەرێمی کوردستان ئێمە پابەندین لەگەڵ بەغداد ئەبێ ئەوان ئەم خۆراکە علاقی بە پتاقی تەموینیەوە هەیە هەر کاتێ پتاقی تەموین لە عێراق هەڵوەشارەوە کوردستانیش لەگەڵیانە هەر بێ ئەوان پابەند بن بە ناردنی بەشە خۆراک و ئارد وەکو هاوڵاتیەکانی عێراق ئێمەش بەشێکین لەو هاوڵاتیانە ئەبێ بۆمان دابینکەن
ناتوان یعنی پاش گەز بن لە بریارەکانیان چونکە ئەمە لە بوجە تەرخان کراوە بڕی پارە بۆی تەخسیس کراوە پێڵێن نەفقات الحاکیمە لە ساحەڤەی کوردستان سەدا حەڤەی بەشە بوجەی کوردستان بڕاوە. باشە خاتو نەسرین هاوڵاتیان ترسیەوەیان هەیە کە بابەتی گەنمیش یاخود بەشە ئاردی ئەوانی وەکو موچەی لێ بێت کە چارە نووسی نادیارە دڵنیای ئێوە بۆ هاوڵاتیان چیە لەم ڕۆ نەخێرمە دڵنیایی هەموو هاوڵاتیان کوردستانەکەین ئەمە ڕەبتی بەوە نییە ئەمە خۆراک جیاوازە لەگەڵەوە هەر ئێمە پابندی وەکو باسم کرد لە نەفقاتی حاکیمە کراوە بۆمان هێنەرون دڵیانەکەینەوە گەنم هاتووە و شەڵە ئاریش دابەزێنین و نرخی ئاریش دابەزێ لەگەڵیا با بە دڵنیایەوە ئەو قساکەین بۆ هیوایی کە هاوڵەکان جێگەی بگرێت خاتو نەسرین محەممەد علی خان بەڕێوەبەری کۆمپانیای دروستکراوی دانەوەڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر هاتی کردی سپاس بۆ ئێوەش